سکرتێرە تایبەتەکەی سەدام حوسێن چۆن بە عەگالێک ئەمریکیەکانی خەڵەتان. جەمال مستەفا چۆن باسی کورد و بارزانی دەکات. لە سەروبەندی داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکیەکان و لەو دۆخە ئاڵۆز و هەستیارەی بەغدای پایتەختدا متمانە پێکراوترین کەسی سەرۆک و نهێنیترین پیاوی هەواڵگری وەک چیرۆکی یارانی ئەشکەوتی بەسەرهات کاتێک لە شاری بەغداد دەرچوو بۆ گەشتەکەی بە پرۆتۆکۆل بەڕێکرا و کاتێکیش گەڕایەوە بەغدادی نەناسیەوە. جەمال لەسەر داوای سەدام حوسێن لە 28 ئازاری ساڵی 2003 دەچێت بۆ بینین و دیداری سەرۆک هۆزەکانی سوننا لە ئەنبار و موسەنا. ئەو کات کە جەمال لە شاری بەغداد دەرچوو وەکو وەزیرێک و بە پرۆتۆکۆل لە کۆشکی کۆماری بەڕێکرا، بەڵام تەنها دوای یەک هەفتە موعجزەیەک ڕوویدا کە تا ئێستاش جەمال بیری لێ دەکاتەوە و باش لێی حاڵی نابێت. کاتێک لیوە جەمال متمانە پێکراوترین کەسی سەدام گەڕایەوە باوەڕی بە چاوەکانی نەدەکرد. کاتێک دەیبینی خەڵک بە سەر وێنەکانی سەدامدا دەکەون و بە تاکە نەعل لە پەیکەرەکەی شەقامی مەنسوور دەدەن، جەمال بە شۆفێرەکەی گوت: کوڕم من چاوم باش نبینێت یان من و تۆ بووینەتە ئەسحاب الکاف یاخود ئەمە خەونە. شۆفێرەکە گوتی: گەورم نە من یارانی ئەشکەوتم و نە جەنابەت نووسووی، بەڵکو ئاگات لێ نییە دوو ڕۆژ ئەمریکیەکان وڵاتەکەیان داگیر کردوین و تەنانەت خودی سەرۆک خۆی شاردۆتەوە. جەمال لە دیدارێکی پڕ لە حەسرەتدا دەڵێت: ئەو کاتە هەستم کرد چەندە قورسە خوا لە یەک چرکەدا لە سەرداریەوە دەتکاتە داماوترین مەخلوق و لە سەرۆک و خاوەنی دەیان پاسەوان و کۆشکی کۆماری و دەسەڵات و پارەوە دەتکات بەو کەسەی کە تەنها چاود لە کونێکە خۆتی تێدا حەشار بدەیت. جەمال بەپەلا هەرە ئێوارەیە خۆی دەگەیەنێتە سووریا، بەڵام سووریەکان جەری دەکەن. لەمبارەیەوە لیواکەی سەرۆک دەڵێت چەند سەیرە ئەگەر یەکشەمەی پێشوو بچوومەیەتە خاکی سووریا بە مەراسیم و پرۆتۆکۆل پێشوازیم لێ دەکرا، بەڵام ئەمڕۆ لەسەر سنوور پۆلیسێک گرتمی و ڕادەستی کردم. لە کاتی گەڕانەوەیدا وەزیرە گرنگی پێدراوەکە لەلایەن ئەمریکیەکان دەستگیر دەکرێت، بەڵام بەهۆی نەبوونی بەڵگەی تاوان و خراپەکاری تا ساڵی 2011 دەهێڵدرێتەوە. ئەو کات دادوەرەکە پێی دەڵێت: جەمال پارەی باشت هەیە و دەوڵەمەندی، 1 ملیۆن دۆلارم پێ بدە و ئازادت دەکەم. جەمال دەڵێت: ئەمەم بە فرسەت زانی و دەستم کرد بە تەلەفۆنکردن بۆ کەسوکار. ئەو کەسوکار و خزمانەی لەسەر دەستی من ببوونە خاوەنی ملیۆنان دۆلار، هیچیان ئامادە نەبوون تەنانەت پارەی کەفالەتی ئازادبوونیشم لە پۆلیس بدەن، هەر بۆیە دادوەر 10 ساڵی تر لە بەندیخانەدا هێشتیەوە. دوای ئازادبوونی جەمال خۆی دەگەیەنێتە هەولێر، لە ڕێگەی کەسێک دەگاتە لای بارزانی و داوای ڕزگاربوونی لێ دەکات و بە بارزانی دەڵێت: عەشایارانە داوای پەنادانت لێ دەکەم تا دەگەمە تورکیا. جەمال دەڵێت: بەڕێز بارزانی، بیرمە دوو جار سەدام حوسێن لەبارەی تۆوە گوتی مەسعود بارزانی دوژمنێکی سەرسەختە، بەڵام بە شەرەفە و دوژمنایەتی کردنیشی شەریفانەیە. چیرۆکی جەمال پیاوە تایبەتەکەی سەدام حوسێن زۆر شتمان پێ دەڵێت، بۆ نمونە ئەوەی کە دەکرێت لە چاوتروکاندنێکدا دۆخی مرۆڤ 180 پلە گۆڕانی بەسەردا بێت و ئەوەی بە خەیاڵی تۆ دانەیەت ڕوو بدات، یاخود ئەوەی بەشێکی خەڵکی کاتێک تۆیان دەوێت کە لە پلە و بەرپرسیارەتیت و نزیکی سەرچاوەی پارە و داهات بیت، دواتر هەر چەندە نزیک و هاوڕێ و خزمیشی بیت نایەوێت و ئامادە نییە کاتی خۆیت بۆ خەرج بکات و تۆ دەبیتە چیرۆکێکی لەبیرکراو.